ئێرە بەردەم هەزەی کۆیە لەگەڵەوەی لە بەشێک لە شار و شارۆچکەکانی تر قەرەباڵغێکی یەکجار زۆر لە هەزەکاندا دروست دەبێت خەڵک لە شەوی درەنگەوە یاخود لە بەرەبایەنێکی زۆر زووەوە سرە دەگرێت بەڵام لە هەزەی کۆیە ئەمە نییە لەگەڵەوەی هەردوو بەشی هەزە و پشکنینی بەڕادیشی تێدایە بەڵام کارەکانی لێرە خێرا تێدەپەڕێت ئێمە لەگەڵ محەممەد ڕەحمان بەڕێوبەری هەزەی کۆیە گفتوگۆمان کرد ئەو پیر ڕاگەاندین کە هۆکاری چۆڵبوونی هەزە بەشێکی زۆر کەمی پەیوەندی بە ڕەمەزانەوە هەیە ئێمە وەک ئەو وتی بە بەردەوام شوێنەکەمان ئاوا چۆڵەوەەر ئۆتۆمبیلێک دێت بە ماوەیەکی زۆر کورت کە ئەو پەڕی ئەگەر کات بخایەنێت کەمتر لە 25 خولەش پێدەچێت و سەرجەم کارەکانی بۆ ئەنجام دەدەین ئەو ئاماژەی بۆ کرد بەشێک لە هۆکاری چۆلەکە ئەوەیە گومانی بۆ منە خەڵکی پارێزگای هەولێر بەگشتیەکە گومان بکەن کە هەزەی کۆیە بۆ شارەکانی تر بیخوا بەڵام ئەو ئاماژەی بۆ کرد کە هەزەی کۆیە بۆ سەرجەم شار و شارەسەکانی تر دەیخوا و هیچ گرفتێکی نییە بەڵام یەکێک لە گرفتەکانی کوێ ئەوەیە کە لە کوێە ساڵیانە نییە بۆی هەر کاتێک لە کۆیە هەزە دەکرێت دەبێت بەشێکی کارەکانی ساڵیانە بە تایبەت شۆفێرانی هەولێر بیبەنەوە بۆ هاتوچۆی هەولێر بۆی ئەگەر لە کۆیە ساڵیانە هەبووە ئەم گرفتەشیان نەدەبوو بە ماوەیەکی زۆر خێرا کارەکانیان لێرە بە تەواوی ئەنجام دەدرا ئەو ئاماژەی بۆ کرد هەر شۆفێرێک لە هەر شار و شارۆچکەیەک دەیەوێت هەزە بکات لە کۆیە هەزەکەی بۆ دەکرێت و هیچ گرفتێکی نییە و بۆ سەرجەم کوردستان ئەم هەزەی دەیخوات و بە کاتێکی زۆر کەم لێرەدا بەڕێ دەکرێت لە کاتژمێر 12 شەوە لێرەم ئەوە کاتژمێر 3:04 على ئەساس سبەی سەعات 8 بەڕێمان بکەن مانکەنە ژوورەوە